ئایا وەڵامی بریتانیا ئەمریکا وڵاتانی دیکەی جیهان لەسەر لە ئاست گەورەی ئەم تاوانە بوو؟ کامیل ئەحمەدی توێژەر و مرۆڤناس لە لەندەن ڕاستەوخۆ لەگەڵمانەکە. کامل ئەم کاتت باش، چی دەڵێی لەسەر وەڵامی بریتانیا و ئەمریکا و فەرەنسا بۆ ئیعدامکردنی ئەو کاربدەستەک ئەو کابرایە کە وڵاتی هاوڵاتی بریتانیا بەڵام بە ئەسڵ ئێرانی بوو؟ حقیقەتدا عەلیرزا ئەکبەری 3 ساڵ و نیو بوو کە لە ئێران گیرا بوو، لە زیندانی ئەوین ڕاگیرا بوو و تا ئێستاکانش بنەماڵەکەی و هەروەها دەوڵەتی بریتانیا خەبەری ئەوەیان نەدا بۆ دەرکە بە دەستی ئێرانەوە هاتەگرتنێ. جە بۆیە هەموو ئەوە بێدەنجیە یەک دەفعە ئەوە هاتە ئارا لەلای ئێرانەوە کە ئەو پیاوە بە سیخۆری متهم کراوە و قەرارە کە لە سێدارە بدرێت و لە کاتی کە خەبەرەکە هاتە دەرێ و تا کاتی کە لە سێدارە درا تەنانەتە 24 سەعاتیشی نەخایەن. بۆیە پێم وایە حکوومەتی بریتانیا وەکو شتێبرە سوپرایز کرابێت دەیدەزانی بەواقع کە چی بکە و چه هەڵوێستێک هەڵگرێت. لەسەرەوەش کە عەلیرزا ئەکبەری ماوەیەکی زۆر دیە کە هاوڵاتی بریتانیایی لە دەستدایە و لە ڕێگای بیزنس و تجارەتەوە کاتی خۆی هات بوو بۆ ئێرە و هاوڵاتی پێبەخشرا. ئەوانە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە بریتانیا ئەو ماوەیە کە ئەو سەرهەڵدانانە لە کوردستانی ئێران لە ڕۆژهەڵات و لە ئێران بەگشتی بەردەوام بووە، ڕۆڵێکی ئەساسی هەبووە لە مەحکومکردنی ئەو سەرکوتکردنی سەرهەڵدانەکان. هەر بۆیەش پێشنیاری ئەوەش دەکات لەگەڵ فەرەنسا و ئەڵمانیا کە سیپای پاسداران بخاتە سەر لیستی تێرۆر. پێم وایە ئەوە وەکو شتێک هشدارێ بوو یا ئیختارێ بوو لەلای ئێرانەوە بە بریتانیا بە تایبەتی کە دەست بچێتەوە و وەکو شتێ دەست ڕاگرێت لەسەر ئەو کار. باشە کاکامل بریتانیا دەتوانێت چه هەنگاوێک دژی ئێران بنێ؟ بەواقع بریتانیا پێم وانە بێ بتوانێت زۆر هەنگاوێک بنێ مەگەم لە نێو پرۆتۆکۆلی سیاسی یا دیپلۆماتیکدا باڵوێزەکەی خۆی وەکو شتێ بهێنێتەوە بۆ وڵات کە ئێستاش لەناو ڕێدایە قەرار وایە کە لە دوێکەوە سەرباڵوێزی بریتانی کە لە لەندەن بووە بێتەوە بۆ لەندەن بۆ قسەکردن لەگەڵ وەزارەتی خارجەکە بزانین کە چه بڕیارێک دەدەن. هەندێک حساری اقتصادی زیاتر لەوانەیە کە پێشتر لەسەر ئێران بۆ ئەتوانن دابنێن کە پێم وانێ زۆر کاریگەرێکی هەبێ. مناسباتی دیپلۆماتیکی ئێران و بریتانیا چەند جار لێکتر هەڵقەتاوە و دیسانەکانە سەری گرتوێتەوە چونکە هندی قازانجی هاوبەشیان هەیە، بەڵام لە مەجموعدا پێم وانە بێ بریتانیا کارێکی زۆر ئاستەم و گەورە بکات بەرامبەر کامل بابەتی سیخوڕی ئەمە تاوانێک کە ئێران هەم وەختێک دش بە و خەڵکانە بەکاردێنێت کە دەیەوێت حکم داتن و جزای تون بەسەرا بسەپێنێت. یعنی بریتانیا چی دەڵێ کە ئێران دەڵێ ئەم کابرایە کاری کردووە بۆ دەستگای یان استیخباراتی بریتانیا و چ کارێکی کردووە بۆ ئەوەی کە زیان بە ئێران بگەینێتن؟ ئەمە بریتانیەکان لەسەر ئەمە چی دەڵێن؟ سیخوڕی و جاسوسی ڕاستە هەمیشە یەکێ لەو ئیتهامانەیە کە لە بەتایبەتی لەوانەیە کە دوو هاوڵاتین ئەدرێت. من یەکێ لەوانە بووم کە لە هەمان زیندان گیرام بۆ ماوەیەک و لە هەمان کاتیش کە عەلیرزا ئەکبەری لێکۆڵینەوە لێکرا و کاتی خۆم زیندانی بووم. یعنی عینی حاکممان هەبووە چوونە بەر هەمان قازی کە ئەویشی حکم داوە. مادەیە هەیە بە نێوی 508 کە شتێکی زۆر بەربڵاوە هەموو متهەمەکرێن بە تێکەڵاوی لەگەڵ دەوڵەتی بێگانە و هەروەها دەسیسە و بەرنامەداڕشتن بۆ سیخوڕیکردن و کاری خراپکردن دژ بە ئێران کە مادەی 508 ئەگرێتەوە باڵخۆی. ئەو پیاوەش دیارە یەکێک لە ئیتهامەکانی ئەوە بووە کە هیچ زانیاری سەرەکی لەسەر بەحسی ئەتۆمی و هەستەی ئێران وەستۆتەوە بۆ MI6 دەستگای استخباراتی بریتانیا و هەروەها ژەو تێکەڵیانێک کە هەیبوو بۆ ماوەی ساڵیانێکی زۆر دەبێتن. ئەو عەلیرزا ئەکبەری یەکێک لە جێگرانی
وەزارەتی بەرگری بووەوە تەبیەتەن هندێک ئەسنادی لە بەردەستا بوو کە ئێستاکانە متهم کراوە و هەر بە پێیەوەش لە پێش کامەرا ئیجبار کراوە کە هندێک احتراف لەسەر ئەوانە بکە کە بەواقع ڕاستی دروستێکەکەی زۆر نادیارە. مادەم ئەگەر هەمان کەس لێکۆڵینە لەگەڵ تۆش کردووە کە لەگەڵ ئەو عەلیڕزای کردبێ، تۆ ئێستا کە لە برێتانیای هەست بە ئاسایشی خۆت چۆن هەست بێ دەکەی کە سەلامەتیت لەوێ؟ بەڵێ من هەمان حاکم ینی قازی سەرەواتی منیشی حکمدا بە 10 ساڵ و 3 مانگ، بەڵام من کاتێکە پێشەوەی کە حکمەکەم لەسەر ئیجرا بکرێ وەکو شتێ لە ئێران دەرچووم و هاتمەوە بۆ بریتانیا و ڕام کرد بە قەولێ. ئێستاکانە لە بریتانیا بەڵێ من گەرچی ئێستاکانەش هەر چاوەدێریم بە ئەوەیەکەوە لێ ئەکرێتیا خۆم وریام لەسەرەوەی کە شتێکم بەسەر نەیە، بەڵام دوورم لە ئەو وەکو شتێ لەبەر چنگی ئەوەی کە وەکو مەترسی هیواندارم هەمیشە سەلامەت بی کا کامل. بەڵام پرسیاری کوتایم ئەوەی کا کامل، یعنی چەند ڕۆژێکە دوێنێ و پێرێش بریتانیا ئەمریکا هەموو وڵاتان داوایان لە ئێران کرد کە ئەم حکومە یعنی جێبەجێ ناکاتن کەچی جێبەجێیان کرد. ئەمە چ پەیامێکە؟ پەیامێکە بۆ ئەمریکا و وڵاتانی ڕۆژ ئاوایان، پەیامێکە بۆ خەڵکانی ناو ئێران کە خۆپیشاندانان دەکەن؟ پێم وایە پەیامێکە زۆر تێکەڵاوی ڕاستەوخۆی بە خۆپێشاندەرانەوە تا ئەو خۆپێشاندانانەی ئەو 3 مانگەی ڕابردوو ئێران نییە. پەیامێک بوو ڕاستەوخۆ بۆ حکومەتی بریتانیا کە ئەو پیلانەی خستنی سپای پاسداران بۆ سەر تێرۆر لەگەڵ فەرەنسا و ئەڵمانیا ڕابگرێت، دەست بچێشێتەوە یاواتە بیر و بۆچوونی بەرامبەر بە ئەوە بگۆڕێت و هەروەهاش دەست بچێشێتەوە لە حیمایەتکردن و پشگیری ئەو خۆپێشاندانانەی کە لە بریتانیا دەکرێت لە ئێران دەکرێت لە بریتانەوە. ئەوەشمان لەبیر بێ کە دەمو دەستگای BBC پارسی و تەلەڤیزیۆنی ئێران ئینتەرناشنال و هندێک لایەنی دیکەش کە زەختێکی زۆر دەکەن لەسەر واز و بارودۆخی ئەوڕۆ ئێران لە خۆی لەندەن جێگرن و ئەوە هەمیشە بۆتە یەکێک لە ئەو مۆزوعاتانی کە ئێران بەرامبەر بە بریتانیا لێی ناڕەحەتە و گلەیی لێ دەکات. دیارە ئەو پیاوەش کە ئێعدامی کرد حکمی سیخۆری حکمێکی باڵاترین و ترسناکترین حکمە لە ئێران و کاتی کە ئەگاتە ئەو حەستەی کرد ئەڵەن نەفرێ بە سیخۆریەوە ئیتهام کراوە و ئەو کەسەش تێکەڵاوێکی تا ئەو حاتەی تا ئەو ڕاتەیەدنێ و دەستگا و دەمو دەستگا و دەسەڵاتدارانی ئێران هەبووە بێگومان ئەو حکمەی ڕەنەدەگرت و ئەو ئێدامە هەر جێبەجێەکرا. باڵێ برێز کامل ئەحمەدی توێژەر و مرۆڤ ناس لە لەندەن ڕاستەخۆ لەگەڵ کورد کۆنەکشن و زۆر سوپاس. کاتێکی خۆش.